بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستمان، نوری چاومان، تاجی سەرمان. تەمەنی 53 ساڵە. 13 ساڵ بەسەر پێغەمبەرایەتیە لە مەککە تێپەڕیوە. بڕیاری یاوە کۆچ بکاتە مەدینە. ڕۆژی دووشەممە لە مەککەی پیرۆز چۆتە دەرەوە. دوای 15 ڕۆژ لە ڕۆژی دووشەممە ئەگاتە مەدینەی پیرۆز. با بزانین ئەم پێغەمبەرە نازدارە عەلەیهی السەڵات وەسەلام چەند کەسانێک عەوداڵی و تامەزرۆی دیداری نورینی ئەم پێغەمبەرن، چاوەڕێیەکەن ئەم خۆشەویستەیان کە تا ئێستا نەیان بینیوە، خۆیان و ماڵیان و سەروەت و سامانیان ئەکەن قوربانی، بزانن کێیە لە نزیکەوە بە خزمەتی بگەن و چاو و دڵیان پێی شاد بێت. بۆیە ڕۆژانە ئەچنە سنووری مەدینە، چاوەڕێیەکەن بەڵکو چاویان بە دیداری شاد بێ، بەڵام مانوو ئەبن و ئەگەڕێنەوە ماڵی خۆیان. ڕۆژێکیان کە زۆر گەرمە، هەر چاوەڕێیان کرد پێغەمبەر نەگەیشت عەلەیهی السەڵات وەسەلام، بۆیە گەڕانەوە ماڵەوە. بەڵام دوای ئەوەی کە گەڕانەوە لەو گەرمایەدا بابایەکی جوولەکە لە دوورەوە دوو کەسی بینی، زانی ئەوە پێغەمبەرە عەلەیهی السەڵات وەسەلام لەگەڵ هاوڕێکەیە. بۆیە بە دەنگی بەرز هاواری کرد: ئەی موسڵمانان، ئەی موسڵمان، گەورەکەتان، هاوڕێکەتان، هاوڵەکاتان گەشتە بەرەوە، گەشتە بەرەوە. ئیتر موسڵمانان چوون بەرەو پێشوازی ڕۆشتن. پێغەمبەری نازدار عەلەیهی السەڵات وەسەلام گەشتە قوبا. قوبا لە سنووری مەدینەی پیرۆزایە، لەوێ بڕیاریە پشووبە. بەڵام خەڵکیەوێ بوو بە کێشیان، ئەم ئەی فەرموو ئەبێ بێتە ماڵی من، ئەو ئەی فەرموو ئەبێ بێتە ماڵی من. بەڵام پێغەمبەری نازارمان عەلەیهی السەڵات وەسەلام بڕیاریە بچێتە ماڵی خاڵوانی باپیری کە پیانەوترێ بەنو نەجار. لەوێ 14 ڕۆژ مایەوە. ئیتر تاک و پۆل موسڵمانانە چوون، زیارەتیانە کرد و چاو دڵیان شادە کرد، ڕووداکە کرد بە دیداری پیرۆزی ئەو پێغەمبەرە نازدارە عەلەیهی السەڵات وەسەلام. دوای ئەوە هەرگەشتە بەرەوە مزگەوتێکی بۆ دروستکردن. ئەو مزگەوتە یەکەم مزگەوتە لە مێژووی ئیسلامە دروست بوو بێت و لەسەر ڕای زۆرینەی مفەسیران و ڕاوەکارانی قورئان ئەو ئایەتی کە فەرمێ لەمەسجد أسس على التقوى من أول يوم أحق أن تقوم فيه رجال يحبون أن يتطهروا. ئەو مزگەوتی قوبایە، هەلێکە من ڕۆژە لەسەر بناغەی تەقوا بنیاتنراوە، مەردانێکی تێدایە حەزەکەن خۆیان پاککەنەوە، مەردی تێدا گەورە کراوە. بۆیە کاتێ پێغەمبەر دوای 14 ڕۆژ لەوێ ئەمێنێتەوە تەشریفە باتە مەدینە. بەڵام شەممان هەمیشە ئەگەڕایەوە مزگەوتی قوبا لەوێ نوێژە کرد. بۆی ئیبن عومەر ئەمەی بە سونەتێکی گەورە ئەزانی لە تەمەنیا ڕۆژانی شەمان ئەڕۆشتە ئەو مزگەوتە لەوێ ئەمایەوە نوێژە کرد لەبەرەوەی پێغەمبەری نازار عەلەیهی السەڵات وەسەلام ئەو کارەی ئەنجام دا. با بزانین هەوڵان چۆن پێشوازیان لە پێغەمبەر کرد کاتێ گەشتە مەدینە. دوای 14 ڕۆژ لە قوبا مایەوە و تەشریفی بردە مەدینە. کە تەشریفی بردە مەدینە، یاوەران ئەنسار هاتبوونە قوبا لەگەڵ پێغەمبەرانە، لەگەڵ پێغەمبەری نازارە عەلەیهی السەڵات وەسەلام هاتنە مەدینە. ئەبینن پیاوان و ژنان تێکڕا چوونەتە سەربانی ماڵەکان، گەنج و مناڵ و خزمەتکاران لە کوچە و کۆڵانەکانە بووەتە جەژن، بووەتە شادی، هەمووی دڵی خۆشە، بە دەنگی بەرز هاوارەکان: یا محەممەد یا ڕەسوول الله جاء نەبی الله، یا محەممەد یا ڕەسوول الله جاء نەبی الله. ڕۆژێک لەو ڕۆژە خۆشتریان نەبینیوە و نانبیستووە. خۆشەویستان، ئەنەسی کوڕی مالک ئەفەرمێ ئەو ڕۆژەی خۆشەویستمان عەلەیهی السەڵات وەسەلام تەشریفی هێنایە مەدینە، دنیا ڕووناک بوو. ئەو ڕۆژەش کە وفاتی کرد و کۆچی کرد، دنیا تاریک بوو. خۆشەویستترین ڕۆژ ئەو ڕۆژە بوو کە
کە پێغەمبەری نازدارمان عەلەیهی السەڵات وەسەلام تەشریفی بردە مەدینە. جانەکەم جارێکیان پێغەمبەری نازدار عەلەیهی السەڵات وەسەلام بە کوچە و کۆڵانەکانی مەدینە گوزەرەکە ئەبینێ کۆمەڵە خانمێکی کەنیزە کۆبوونەتەوە، دەفیان بەدەسەوەیە، دەف لێ ئەدەن و اینجا سرود بە شان و شکۆ و باڵی پێغەمبەرە هەڵەدەن، ئەڵێن چی؟ نحن جوار من بني النجار يا حبذا محمد من جاري، نحن جوار من بني النجار يا حبذا محمد من جاري. الله چ خۆشەویستیەکە ئەو خانمانە بە دەم دەف لێدانەوە ئەڵێن چی؟ ئەڵێن ئێمە چەند کەنیزەیەکین لە بەنی النەجار، ئای چاکترین دراوسێ کە بۆ ئێمە هەبوو بێت ئەو محەممەدەیە. ئیتر پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتیان بینێ زۆر دڵی خۆشە بێ، ئەفەرمێ والله إن قلبي ليحبكن، ئەڵێ سوێن بە ذاتی ئەڵڵا دڵی من ئێوەی زۆر خۆشە بێ، دڵی من ئێوەی زۆر خۆشە بێ. ئەم خۆشەویستە چێ بەڕاستی؟ ئەمە چ نهێنیەکە؟ ئەو کەسانی هێشتا پێغەمبەریان نەبینی بێ ئەوەندە تامەزروی دیداری بن، اینجا کاتێ بینیان هێشتا تینوێتیان ناشکێ، ڕۆژ بە ڕۆژ خۆشەویستیان زاڵە بێت، خۆشەویستی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ڕۆچێ بەناو دڵیانا و اینجا ڕەگ و ڕوشەی بە جوانترین شێوە بە تۆکمەترین شێوە دائەکوتێ. ئەم بەرهەمە هەمووی بەرەکەتی پەروەردگارە. ئەمە ئەو نهێنیە کە خوای گەورە ئەگەر کەسێکی خۆش بووێ جاڕی بۆدا، ئەی فریشتەکانم من ئەو کەسم خۆشەوێ خۆشتان بووێ، ئەو کاتە فەیوضع له القبول في الأرض. ئەمە مانا و ڕاوەی ئەو ئاەتەیە کە پەروەردگارە فەرمێکی وەڕەفەعنا لەکە ذیکرەک. الله ئێمە ناوی تۆمان بەرز پاراستووە، بەرز کردوێتەوە، ناوی تۆمان بەرز کردوێتەوە، بە بەرزی پاراستومانە. پێم بڵێن ئەوە چ ناوێک هەیە لە جیهانە بە ئەندازەی ناوی محەممەد بڕبڵاو بێ؟ ئەوە پێم بڵێن ئەوە چ کەسێکەیە کاتێ ناوی بێنی بە هەزارەها و ملیۆنە خەڵک فرمێسکی شادی ئەڕێژن و فرمێسکی شەوق ئەڕێژن بۆ ئەوەی ڕۆژێک بە خزمەتی بگەن؟ ئەوە چ کەسێکە وەکو پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ئەو هەموو شاعرە، ئەو هەموو زانا، ئەو هەموو دانا خۆیان بکەن بە قوربانی بە هەموو زمانەکان شعر و پەخشان بە شان و شکۆ و باڵا و سانا و ستایشی بکەن. خۆشەویستان ئەمە گەورەی ئەم پێغەمبەرە عەلەیهی السەڵات وەسەلام. مناڵ ئەوەندە خۆشەویستیان بۆ پێغەمبەر هەبووە، چونکە ئەو پێغەمبەرە ئەیزانی چۆن مامەڵ لەگەڵ مناڵی شابکە، هەر کاتێ مناڵی بینی بێ هاتۆتە خوار و لەسەر وڵاخی شابوو بێ دەستی بەسەرا هێناوە و فەرموویەتی من تۆم خۆشەوێ. ئاهی چه خۆشەویستێکە، لەو پڕی مەشغەڵەتە، لەو پڕی سەرقاڵیە مناڵیشی فرامۆژ نەکردووە، خانمانی فرامۆژ نەکردووە، پیری فرامۆژ نەکردووە، نەخۆشی فرامۆژ نەکردووە، تێکڕای مرۆڤایەتی لە دڵیا جێبووەتەوە، ویستوێتی خوای گەورە هیدایەتیان بە، بەڵام هیدایەت بەدەست ئەو نییە. بۆیە خوای گەورەشە فەرمێکی فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك. أفرمي فبما رحمة من الله أو ما يبو چیە بۆ تعجبە، بۆ تعجبە. یانی چی؟ چ ڕەحمەتێکی گەورەیە ئەو ڕەحمەتێک کە خوای گەورە کردوێتە هۆکار بۆ ئەوەی کە تۆ نەرمونیان بیک لەگەڵیانە. خۆ ئەگەر وانە بوویتایە لەنفەضوا من حولکە، دوورە کەوتنەوە لێت، نزیک نەبوونەوە لێت، ئەوانەیش کە نزیکن زۆر نزیکن دوورە کەوتنەوە وازیان لە تۆ هێنا، بەڵام تۆ بە ڕەحمەتێکی گەورەی ئێمە زۆر نەرمونیانی زۆر خۆشەویستی ئەوینە چەسپاوە لە دڵی ئەو خەڵکە. یا ڕەبی بۆ خاتری ناوە جوانەکانە، بۆ خاتری ئیسمی عەزەمە، خۆشەویستی خۆت، خۆشەویستی خۆشەویستانە، خۆشەویستی یارانە زیاتر بچەسپێنی لە دڵمانە. ئامین. هەزار سەڵەوات لە دیداری ڕەسوول الله. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.